سڵاو دکتۆر، من ماوەی ساڵێکە ئازارێک هەیە لە ناو سکمە، زیاتر لە بەشی سەرەوەی سکم، ناوەڕاستی و ڕێک هەمان شوێن لە پشتمە، ینی لە بەشی سەرەوەی سکی ئازاری دەبێ و دەگوازرێتەوە بۆ پشتی. ئازاریە بە تایبەت دوای نان خواردن و وام لێ دەکات بە هەموو خواردنێک وام کە نان ئەخۆم ئازارێکی تند و کێشم دابەزیوە و نازوریشم کردووە، ئەڵێ ئیلتیهاب و سووربوونەوەت هەیە. هەندێک عیلاجی پچڕ پچڕم خواردووە بەڵام هیچ چاک نەبووم و زۆر کات هەست دەکەم ترشێتیەک دیێتەوە ناو قورگم. دەستە خۆش بێت، تۆ پێشتر ڕاوێژە بە پزیشک کردووە، ڕێکارە گرتووەتە بەر کە نازوورە بۆ کراوە. ئەم عادەتەن لەم حاڵەتانەی ئازاری بەشی سەرەوەی سک کە ئەچێتەوە بۆ پشتە، یا ئازاری دوانزەگرێ و گەدەیە مەسەلەن، یاخود ئازاری پەنکریاس و لای زراوە. بێژگە لە نازوورەکە باشتر وایە مەسەلەن تۆ سۆنەرێکی سکە بکەی بۆ بەشی سەرەوەی سکە بە تایبەتی لای زراوەوانە و نەوەکو بەردی زراوە بێ مەسەلەن، یاخود ئیشکالێکی پەنکریاسە هەبێ، باشترە ڕاوێژەکە و تەواو بکەی، ئەو هەنێ فەحسی کە هەیە بتوانرێ بۆت بکرێ، چونکە وەکو ئاماژەت پێیاوە کێشی لەشیش دابەزیوە. لەو حاڵتانەی کە پێشتر ئاماژەم پێیان من هەنێ بەدهەرسی هەیە کە جێی مەترسین هەنێ جار، ئینشەڵا واژ نابێ. باشترە زووتر ڕاوێژ بە پزیشک بکرێ دەست بەجێ. یەکێک لەوانە ئەوە بوو کە وتمان ئەگەر کێشی لەش دابەزی، چونکە ئەگەر کێشی لەش دابەزی لەوە چێشتێکی خوا نەخواستە مەترسیدار لە پشتەوەی بێ، بۆی زووتر پێی بزانرێ و باشتر چارەسەر بکرێت لە کاتی خۆیدا و باشە بی ئینشەڵا. سمارت وەرچەرخانە.